پاش ڕووخانی سیستەمی پاشایەتی لە ئێران و دامەزراندنی کۆماری ئیسلامی لە ساڵی 1979 تا ئێستا 8 کەس بوونەتە سەرۆک کۆمار. یەکەم ئەبولحەسەن بەنی سەدر، ئابووریزان و سیاسەتوانی ئێرانی یەکەمین سەرۆک کۆماری ئێران بوو. بەڵام دواتر بەهۆی ناکۆکی و ئاڵۆزی لەگەڵ ڕۆحوڵڵا خومەینی ڕێبەری شۆڕشی ئیسلامی بەر لەوەی خولەکەی تەواو بێت لەسەر کار لابرا. ئەبولحەسەن بەنی سەدر 22 مارسی 1933 لەدایک بووە، لە ئێستادا لە ئەوروپا دەژی. دووەم محەممەد عەلی ڕەجایی لە 2 تا 30 ئابی 1970 سەرۆک کۆماری ئێران بوو. ڕەجایی لە ڕێکەوتی 30 ئابی 1970 لە تەقینەوەیەکدا لە مەکتەبی سیاسی حیزبی کۆماری ئیسلامی لە تاران لەگەڵ چەندین کەسی دیکە لە هاو حیزب و ئەندامانی کابینەکەی گیانیان لەدەستدا. سێەم عەلی خامنەیی لە دایکبووی 19 نیسانی ساڵی 1939 سێیەمین سەرۆک کۆماری ئێران بوو لە نێوان ساڵانی 1970 بۆ 1970. لە ئێستاشدا ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران و فەرماندەی تەواوی هێزە چەکدارەکانە. چوارەم عەلی ئەکبەر هاشمی ڕەفسنجانی 25 ئابی 1934 لەدایک بووە. 8 کانونی دووەمی 2017 کۆچی دوایی کرد. 2 خول لە ساڵی 1989 بۆ 1997 سەرۆک کۆماری ئێران بوو. بە پارێزگارێکی هاوسەنگ لە نێوان ڕەوتی پارێزگارەکاندا ناسرا بوو. پێنجەم محەممەد خاتەمی 14 تشرینی یەکەمی 1943 لەدایک بووە. سیاسەتوان، چالاکی کۆمەڵایەتی و پێنجەمین سەرۆک کۆماری ئێران بوو. سەربەبەرەی ریفۆرمخوازەکان بوو. لە 23 ئایاری 1990 تاوەکو 2005 بۆ ماوەی 2 خول سەرۆک کۆماری ئێران بوو. شەشەم مەحموود ئەحمەدی نەژاد 28 تشرینی یەکەمی 1956 لەدایک بووە. شەشەمین سەرۆک کۆماری ئیسلامی ئێرانە. بە 2 خول لە 2005 تا 2013 لە پۆسی سەرۆکایەتی کۆماردا بووە و بە یەکێک لە کەسایەتیە توندەکانی پارێزگارەکان ناسرا بوو. حوتەم حەسەن ڕۆحانی لە 12 تشرینی دووەمی 1948 لەدایک بووە. سیاسەتوان، زانای ئاینی، یاساناس و حوتەمین سەرۆک کۆماری ئێرانە. لە 15 حوزەیرانی 2013ەوە تا ئێستا ئاڵوگۆڕی دەسەڵات لەگەڵ ئیبراهیم ڕەئیسیدا دەکات.